بسم الله الرحمن الرحيم. سرتا بناي خوای گەورە دەستخۆشی لە کەناڵی بەخشینەکەم من 22 ساڵ بوو کرێتی بووم. لە ماوەی کەمتر لە 2 مانگ ئەم خانوویان بۆ ئێمە کرد. من لە خەونیشما بیرم نەیەکردەوە خانوویەکی وا خۆشمان بۆ بکەن. خانوویەکی زۆر خۆشە، ڕوبەرەکەی زۆر خۆشە، یعنی پێک هاتووە لە هەم 2 ژووری نووسن، هۆڵێک، ژووری میوان، مدباق، مساعید مدباق، مشتەمەلات پێک هاتووە لە ئەمانە. دەستخۆشی لەم هەموو خێرخوازە ئەەکەم کە هاوکاری ئێمەیان کرد. خوا خێریان بنووسێ یاڕەبی، خوایە بۆیان بکەی بە حەج، یاڕەبی خوای هەر کەسێ بە 1000 هاوکاری ئێمەی کردووە خوای بهێنیتەوە ڕێیان. بە تایبەتی خوشکێک لە سلێمانیەوە هاوکاری کردین، هاوکارێکی بۆمان هێناوتی بڕی دەفتەرونی وێک بووتی بیدەن بەم خانووە، خوا خێریان بنووسێ. هیتر دەستخۆشی لە کارمەندانی بەخشین ئەەکەم لەو کەسانی کە بە 1250 هاوکاری ئێمەیان کردووە، خوا خێریان بنووسێ. لە خەوینیشما بیرم نەیەکردەوە لە خانوویەکی وا خۆشە دابنیشم. ئێستا خانوویەکی زۆر خۆشە و ڕوبەرەکەی زۆر فراوانە و 2 ژوور نووسنی تایە و مناڵەکانم هەمیان دڵیان خۆشە، یعنی زۆر فکریان ئەکردەوە یانگودا ئێمە ئەبێ ڕۆژێک بێ ڕزگارمان بێ لەم خانووەیە کە باران ئەباری ئێمە حاڵمان نەبوو، هیچ حاڵێکمان نەبوو لەو ماڵەیە کە بارانەباری بارانەکە ڕێک بۆ ژوورەوە بۆ ئەبووە فەرشم هەڵگرتە ناو ماڵم لا بدایە، هەتا باران لێ کردەوە فەرشەکەم بردایەتە دەرەوە بمداتە خۆر. ئیتر ئێستا ژیانمان زۆر خۆشە. یاڕەبی خوایە ئەوەی بە 1250 هاوکاری کردین، خوایە بەهەشتی بەرینی بەنیسی بکەیت کە لە ماوەی 2 مانگ کەمتر ئێمەیان ڕزگار کرد لە کرێچێتی. خوا پاداشتیان داتەوە. خوایە ئەم مناڵانەم دڵیان خۆشە، یعنی کە شەوان ئەخەون بێکێشە و بێ مشکی لە ژوورێکی پاک، نەتۆز بەرە بێتەوە بەسەریانە نەخۆڵ، ینی زۆر خاوێن و پاک و خۆشە. من بە حیاتی فکرم نەیەکردەوە لە یەک تاقبەتمە 1 ژووریە بووم. ئەمان خوا خێریان بنووسێ، خوایە پاداشتیان دیتەوە کەەوە ئەم خانووە خۆشەیان بۆ ئێمە کردووە. یعنی ئەو مناڵانە هەستێکی زۆر خۆش، هەتا سعات 3 نەخەوتن لە خۆشیە، بەس سوڕاونەتەوە سیر بن میچەکانیان نەکرد و سەی کاشەکانە کردا ئێمەین ڕزگارمان بۆ لەم خانووە کە هاتوینەتە ئێرانە ئەو نەخۆشە و ماڵێکی پوختە و خۆش و زۆر دڵیان خۆش بوو. بە تایبەتی ئەم کچەم زۆر دڵی پێخۆش بوو، زۆر هەمیان یعنی دڵیان پێخۆش بوو. ئەم کچە دەیگوتای یعنی ماڵەی خۆمانە ئێستا وتم ئارەڵە دایەجانە ماڵی ئێستا هی خۆمانە، ئەوی یعنی دەرمان ناکەن هیچ کە کرێتی نین. وتم ناوەڵە دایەجان ئێستا ماڵێکی خۆشیان بۆمان کردووە و دەستخۆشی لە کەناڵی بەخشینەکەم، یعنی خوا خێرتان بنووسێ، ئێوە لەو ڕێ دوورە و ئەرکتان کێشاوە مدێن بۆ ماڵی ئێمە هاوکاریتان بۆمانێناوە و هەموو شتێکتان بۆمان کردووە، خوا خێرتان بنووسێ. خوایە کە سەری مانگدا ئەهاو باوڕەکەی خەمێک دای ئەگرتم نەم ئەزانی چۆن ڕۆژانە ئەو جێزەم ئەشکان مناڵ ئیش نییە بیکە. ئەمە ڕۆژی 5000 ئیشێکە لەسەر سەوزە بوو، ئەویش نەما دستان هاتو ئیشەکەی نەما بوو. ئیتر جۆزەکەش جارێ هەیە جارێ نییە کرێ خانوم پێ نێدرا بەخواگە دایکم و براکانم ماوکاریان نەکردمە ئەبووە ساحب خانوو دەهات دەیگوت بۆ دەرێ بچوومایەتە دەرێ خەفەتە بخۆ ئەنجا دەی بڕ خانوێتر بدۆزەوە ئەنجا کۆنە خانوو نەمتوانێ بە حیاتی خانوێ بگرم خۆش بێت یا بژیم، یان خانوێکی کۆن یان خانوێکی 100 مەتری کەمتر لە 100 مەتری ئەمتوان لەبەرەوەی کرێکەی مناسب بێ. من ئیشم نەبوو، خۆتان نەزانەوەی معاشی هەیە ژیانی نییە، من معاشم نەبوو، هیچم نەبوو. ئیتر پێشتریش هەر باوکیان پێشەوەی باوکشیان بمرێمە معاشمان نەبوو، فەقیر بووین و هەژار بووین و ئێستا لەخوا بە زیاد بێ ئەم خانوو خۆشەتان بۆ کردیانی من واگەزانم خەونە، ینی ئێستاژەر لێم ئەمە ڕاستی نیە خەونە کە لە ناویشیام. لەم خانوەیە دستانان ئاو دێتە خوارێ 2 سەبە کۆنە، ینی دیوارەکانی جار وهەیە ئەترسم بەسەر مناڵەکان هابڕۆمێ، زۆر کۆنە. ئەوە سەری نەگیراوە، یعنی هەر وەک کەلاوە، یعنی ئەترسمێ بەسەر مناڵەکانە بڕۆمێ، ئەچن سۆندەکە ئەگۆڕن چەند جەهازار بلۆکەکە ئەو هاکە ئەڵێن بەسەریانە ئەکەوێ بەرە بنەوە. وڵی ئەشیای نامەڵ معرەزەکان هەمووی بەتەل بنە کەوەنتەرەکەم ئەو تەنەگەیە سەلاجەکەشم خێرخوازی وەکو ئێوە بۆی کڕیم، یعنی یەک شتم نییە هی ماڵ بڵێم هەمبێ نیمە بەس من 1 ژوور بێ شتی ماڵم ناوی 1 ژوور بێ بەس خانوێکم بۆ بکرێن نەجاتم بێ لە کرێچێتی، ینی ئەوانە دائەنێمەوە لە ناو خانووەکەیە بەس 1 ژوور بێ هی خۆم بێ.
دەستخۆشی لە کەناڵی پەیامەکەم زۆر مەمنونیانم لە گەوریانە هەتا بچووکیان. دەستخۆشی لەو کەسانە دەکەم بە 250 کاری ئەم ماڵە بێباوکانەی کردووە. زۆر مەمنونی هەر هەموو لایەکەم. بەخێر بێن یاخوا. ئیتر نازام لە خۆشیان چی بڵێم، ئەوەندە دڵخۆشم خۆشیەکانی خۆم نازام بەچی دەربڕم بۆ ئێوە. ئەم کچەم لە هەژاری و لە کەم دەرامەتی ڕزگاری بووە. من 3 شەوە بەخۆشی ئەخەوم لە ماڵەکەی خۆمان. دڵخۆشم قەت وا دڵخۆشیم بە خۆمەوە نەدیوە. 3 کوم ژنیە نا بەقەدەم دڵخۆش نەبووتم. هەندە دڵخۆشم یعنی پڕ قورن گریانە لە خۆشی ئەوەی کە لە ناو ژیانە خۆشی هەیە. قەت وا خۆشیم نەدیوە لە دڵخۆشی خۆیان. ئەمەدە یعنی پێخۆشحاڵم بەم خانووە کە ڕزگاری بوو لە ژیانی ناخۆشی هاتە ئەم ژیانە خۆشەوە لە کرێچیەکە دەیوت دەڕۆمە کرێچکەوە شەو هەتا بەیانی خەوم بێنە دەکەوت. ئەم گوترە بێ بۆ کوێ بارکا بڕوا بۆ کوێ دیسان. خانوویان نەدەدا دەوای کریان لێمان دەکرد کورە هەر ڕۆژی لە شوێنێکا بوو. 22 ساڵە ئەم کچی من لە ڕەزامەتیدایە. مەگەرم خوای گەورەی خۆی حەسکا. چۆشتێکم پێ نەخورا، نانێکم پێ نەخوراوە کە هیچی پێ نەبووە کە چەشتم نێدە نانەکەم بۆ نەدەخورا. دەم گوتە بچم لە مەینەتیدا بچۆن نیوەڕۆ ئەو چێشتە بخۆم ئەوی لێ نییە. ناچاربانگم نەکردم گودوەرن. ئێستا هەر یەک شتێکم لە خەیاڵدانەما، یعنی خۆشیەکانم فرمێسکە ئێستاڕشێنم لە خۆشیەوەی لە باتی پێکەنین لە خۆشیان گریانەکەم وەستاوە. سوپاس بۆ خوای گەورە. دەستخۆشی لەم کەسانش دەکەم کە بە 250 هاوکاری ئەو کچەی منی کردووە. یا ڕەبی بە هەشتی بەرین بە قسمەتیان کەی خوایە. دەستخۆشی لە مامۆستا داوت و لە ئێوە لە جەماعەتەکەشتان دەکەم لە کارمەندانتان کە گەلێ مادوون بۆ کچەی منەوە. یەکە بە یەکەتان. بەخشین گەلێ هیلاکە بۆ کچی منە بەخوا مامۆستا داوە لەو ڕۆژێم خانەی کڕێ 20 جار 30 جاریش ڕۆژانە سەری لەم ماڵە داوە. زۆر مەمنونم بە هەموو شتێکتان. کورە ژیانیان هەر لە عەقڵ بە دەرەجە گۆڕاوە. سەیری کوێکەم وەڵڵا نازانم سەیری خۆشی کوێ خانووکەم. هەر هەمووی خۆشە لە هیچ شتێکیان نقستانی نیە ماڵی خوا ئاوە بێ. کورە بەخوا دووشەوە لە خۆشیان ئەڵدەستم دادەنیشتم دەست بەرزەوە دەکەم بە خوای گەورە. دەیم خوا ماڵە داوا بێکەم کچەی من هاتە ئەو خۆشیەوە. ئیسراحەتم کرد. هەردێک چێ خەفەتم لە زگانە ماوە. ئەگە قەنەعەتم پێ دەکەی دانم بۆ ناخورێ لە خۆشیان. بەخوا قونجێ خانوویان نەبێ بەستیان بەس سەرەکەی سەبی هیچ کەم نایە. ئیتر من ئیسراحەت دەکەم. شەو هەتا بەیانی بە ئازارەوە ئەخەوم بە ئازارەوە خەوم لێ دەکەی لەبەر خاتری ئەو مناڵانە. ئەمەدە دڵم سەغڵەتە لە ژیانمان بە حیات شتی وام لێ تووشی هەموو شتێ بۆتم لەو تێو مناڵانەوە. هەر ڕۆژی لە قونجێ خانی دەرگا کەوتت. ئەمڕۆ لێرە سبێن لە کۆڵانێکە ڕۆژێککە لە کۆڵانێکە ڕۆژێ لەولایەن بەس خانێکیان هەبیاتیا سوکنێکیان تیا بژایە هیچ شتێکم نەدەویست. ئیتر ئەو شەوە دەخەوتم حتا بەیانی تێرخەوە خەوتم. خوا خێری خێرخوازان بنووسێکە ئێمەیان کردوێتەوە خانووە پێشووتر خۆمان هەر ڕۆژە و لە خانوویەکە بین 22 ساڵە کرێچین من بیرم نایە دەمێکە کرێچین ئیساکینە شکر بۆ خوا خێری خێرخوازان بنووسێ کام خانووەمانیان بۆ کردووە هەر یەکی کە 150 داوە خوا خێری بنووسی. وەڵی ژیانمان زۆر گۆڕاوە شکر بۆخوا کاتونێت ئەم خانووەوە ئیستراحەتمان کردووە. وەڵی خانووە کۆنەکە گەلێ ناخۆش بوو تر جاروا بوو بارانە باری ڕێک ژوورەکان گشتی تەڕە بوو ئیتر لەو بن سەبقانەوە ئاواتە خوارەوە. ئەرەوەڵا هیتر سەرماک بۆ سەرماگە هات ئیتر جاروا بوو کرێمان پێ ناداهات ساحیب خانووەکەی وت ئیتر بڕۆنە دەرەوە و کرێتان نادەنێەوە. سوپاس بۆخوا ئەم خانووە زۆر خۆشە 200 مەترە ئیتر 4-5 ژووری تایە و ئیتر شکر بخوا خۆشەم خانووە ئیسراحەتە تایە وە خانووەکەی تر نییە ئیتر ئەو خانووی تر بەعمەل ناهات. دەستان خۆش بە پاستەکەم بێناوە دەرمانەکەم من بێناوە پاسکەکەم سکاوە ئەوەیان تازێ. ئەی چیت پێکرد پێم بڵێ؟ یاری تا 12 ڕای نەڕۆستمەوە.
وڵی ژیانمان زۆر گۆڕاوە زۆر خۆشە ئەین لەو ڕۆژۆی ئێمە هاتوینەتە ئێرانە دڵخۆشین زۆر هەمومان بەخۆم بە منداڵم ینی دوعا بۆ خێرخوازانەکەین بۆ ئێوەش بە تایبەتی هەرهەمووتان پێشتر شەوان باوڕەکەی لە ترسی حەشەرات هاوینان خەومان نەبوو دەبووە یان بخۆم بەخەبەر یا مناڵەکان ئەبێ مام پشتایە خانۆکە کۆن بوو دایم لەو درزانەوە شت ئەهاتە دەرێ لە هەموو لایەکەوە شت ئاهاتە دەرێ شەیەکان چۆیە جۆی کوڕەکەمەوە بەخوا بە پەلەپەل تا ڕام کرد حەوشۆ شتێکە هێنا پێیم دەرکردەوە حەشەراتێ چۆیە جۆیەوە ینی زۆر ناخۆش بوو دستان ئەو حاڵمان نەبوو بارانەکە لە ژووریە بوو باران بە باریایە من دەبووە فەرشم لا بدایە ئەوە لەسەر ئەو عەردەدلایەکی یەک تۆزێ فەرشەکە هەڵمە لەسەری دانیشتین باتان ئەو ناوەڕاستی ناو ماڵەکە ئاهات ئێستاکینە ژیانمان زۆر خۆشە فەرشی جوان و ماڵی خۆش و یعنی زۆر دڵمان پێی خۆشە من 22 ساڵ بۆ کرێتی بووم یعنی هەر ڕۆژی لە ماڵێک هەر ڕۆژی لە شوێنێک زۆر ناخۆشە خۆ کرێتی ژیانێکی زۆر ناخۆش بوو هیچم نەبوو یعنی ئیدارەم نەبوو تیا لە خانووی کرێ هەر خانوویەکەم گرت بێت دەبایە خانی کۆم بگرم نەمەتوانی خانوێ بگرم خۆش بیە و کەوا تیا دڵخۆش بم ئەبای خانێکم بگرتا کرێکەی کەم بێ بەپی ئەوەی ئیشێک ڕۆژی بە 5,000 منداڵەکەم ئیشی ئەکرد 5,000ەکە دانێم بەس بۆ کرێ خانوو بۆ خوایە لە خەی شەی شانە باوەڕمانە بوو خۆشم نەتوانام نەبوو یاوکاری کەم بەخوا بەخواگە کوڕەکان دی لە خوانی خۆشتا بوون شەوانەگە کوڕەکان دەچونە شوێنی خوا کچەکەمەوە بوو یعنی خەوم لێ نەدەکەوت لە مەراقی خۆشم وندەم لە توانایە نەبوو کە یارمەتی ئەو بدەم بەس خوایە گەورەکە ماڵ دابێ خەونەکەم هاتە دی گوتم کچم بەس ئەم ساڵ و ساڵە چکە نەبرم ئیشەڵا مرادی دڵت دێنمە جێ ئەو مرادی دڵی کچەکەم هاتە جێی سراحەتم کرد بەخوا بە حیاتی ئەوەندە دڵخۆش نەبووت دەخوای دەوای سەد مەترێکیشم دەکرد دەوای یەک تاقە غورفێکم دەکرد دەمگو خوایە گەورەکە بەس کچەکەم خۆش بژی یەک تاقە غورفێ بی یەک تاقە غورفێک بی ماشەڵڵا لە خوای گەورە بە زیاد بێ غورفەیەتی وەڵڵا نان دوو غورفەی سێ غورفەی هەر تایبەکات تێدایە مناڵی لە شوێنێکا بە خۆی جێنشین دەبێت دەخەوێ لە مدبەختەوە لە مسایتەوە لە مشتەمەلاتەوە هەر هەمووی تیا سوپاس بۆ خوایە گەورەکەیە ئەوە دێنانە نازەم چی پێ دەڵێن دیوەخانەکە ئەمە هەر شازی خانەوە بەخۆش دیوان بە خەیاتی نەدیوە لە خۆشییان نازام برێم چی هەرگەلێگە لێ خۆشە ڕەبی دەستان خۆش بێ ڕەحمەت لەو کەسێک کە بە 250 بەشداری ئەم شتانە هەیە ئەم هەر لە فەرشەوە هەر لە تفاقەوە هەموو شتێکیان بۆ کڕێ دەستیان خۆش بێ خوایە ئەوە شەش مناڵی بێ باوکی تێدا ماڵە ڕەبی خوایە خوا بێنێتۆ ڕێ ئەو کەسەی کە 250 من ماڵە داوە ئەمنە دڵخۆشم ماڵ و مناڵێکی هەتی و ڕزگاری بوو لە مقلزامەتیە ئیسراحەتمان کردە لە خۆشیان نازانین بڵێن چی بەخوا ڕاستی تفاقی ئەوەی کۆنی خەڵک نەیدابێتی نیان بووە لە غاستەوە لە سەلاجەتەوە خەڵک بۆی کڕیەوە بەخوا هیچ تفاقێکیان لە ماڵان نەبووە گە خەڵک منزڵێکی بداتی قاپێکی بداتی ئێستاکە سوپاس بۆ خوای گەورە هەر لە فەرشەوە هەر لە بەتانیە لە نوێنەوە هەر لە فەرشەوە حەتی تفاقێکەوەن تەرتەوە گورە بدەم چی مەعرەزی نوێن تا هەموو شتێکیان بۆ کڕم تفاقیان کامل بۆ کڕیەوە سوپاس بۆ خوای گەورە دەستیان خۆش بێ بۆ خاتری گەورە و عەزیمەتی خوای بهێنێتەوە ڕێی هەر هەموو لایەکتان ئیشەڵڵا جێگایان جەننەت دەکەی بەهەشتیان بەنسیب کرد
عشای ناوماڵمان نەبوو ئێستاکینە فەرش و کەوەنتەر و سوپاس بۆخوای گەورە هەموو شتێکیان بۆ کڕین فەرش کەوەنتەر مەعرەز غەسالە گسکی کارەبایی فڕن ئەسارە ئیتر هەموو شتێکیان بۆمان کڕیوە ئەوەی پێویست بێ لە ماڵە بۆمان کڕاوە پەردە کەوەنتەر مەعرەز تەلەڤیزۆن تەباخ پەردە هەموو شتیان بۆمان کڕی غەسالە یعنی ئەوەی ماڵ پێ بێ بۆمان کڕاوە شکر لەخوا بەزیاد بێ هیچمان نەقز نییە لەگەڵ ئەم خانە خۆشەشیان بۆمان کردوە عەشای ماڵ هەموومان بۆ کڕاوە یا ڕەبی خوایە ئەوەی بە یەک هەزاریەک هاوکاری کردین لە پێبینی ئەم خانوویە خوا لە بەرامبەرە قەسرێکی بەهەشتیان پێ بدەی دەستخۆشیشم زۆر زۆر بۆ ئێوە هەیە کە عەزیەتتان کێشاوە بۆ کارمەندانی بەخشین خوا خێرتان بنووسێ لەو ڕێە دوورە و هاتون یا ڕەبی خوا بیهێنێتەوە ڕێتان کە هاوکاری ئێمەتان کرد ئەم ناڵە بێ باوکانەتان دڵخۆش کردووە خوایە. بسم الله وبه نستعين هزار سپاس و شکر بخوای گەورە و سوپاسی خێرخوازانیش دەکەین کە ئەمڕۆ ماڵێکی هەژاری کرێچی بێباوکی نەبوو نەدارە و بە هیچ موچەیەک لە کرێچی ڕزگار کرا سوپاس بۆ خوا بەڕاستی جێگەی دڵخۆشیە ئێمە وەکو نووسنگەی تەکێ سەر بە دەستگای خێرخوازی بەخشین دوای ئەوەی کەوە راپۆرتێکمان لەسەر ماڵێکی بێباوکی کرێچی هەژاری بێموچەدا لە شارۆچەکەمانە دەستگای خێرخوازی بەخشین وەکو هەموو جارەکانی تر بەدەنگمانەوە هاتن دوای ئەوەی لێکۆڕین و تاقیقێکی زۆرمان کرد بڕیارانداکەوە خانوویەکیان بۆ دابین بکرێت دوای ئێمەش سوپاس بۆ خوا لە ڕێی خێرخوازانەوە تواندرا خانوویەکی لەسەر ڕوبەرێکی 200 مەتری بە هەموو پێداویستیەکانەوە پێداویستی ناوماڵ لە کەوانتەرە لە معرەزە لە تەباخە لە سەلاجەیە لە تەلەڤیزۆنە لە فەرشی ناوماڵە لە قاب و قاچاغە لە پەردەی ماڵەکەی تەنانەت و ئەوەی پێویست بێ بۆ ئەو ماڵە سوپاس بۆخوا دابین کرا لە ڕێی خێرخوازانەوە سوپاس بۆخوا ئێمە من لێرەوە پێویستی دەزانم وەکو نووسنگەی تەکێ سوپاسی ئافرەتێکی شاری سلێمانی بکەم کەوا بەڕاستی بەدەنگمانەوە هات توانێتی بەشێکی باش لە پارەکە دابین بکات هاوکارێکی باش بووی بۆی ئێمە بتوین ئەم خانۆ دابین بکەین مسلمانانی بەڕێز برانی بەڕێز خوشکانی بەڕێز بۆ خۆتان دەزان ئەمڕۆ کوردستان لە قەیرانێکی سەختی ئابووری دەژێت ئەوەی کە کرێچێ ناتوانێت کرێکەی بدات موچەخۆرە موچەکەی پێ نادرێت واتا کوردستان بارودۆخی زۆر خراپ خەڵکی کوردستان تیدا تێتەپەڕێت ئەی جەوەرە ماڵێکی بێ باوک ماڵێکی هەژار ماڵێکی بێ موچە ماڵێکی بێ کەسابەت خاوەنی چەند ناڵێکی هەتی بێت چۆن بتوانێت کرێچی بدات 22 ساڵ لە کرێچیا بێت بۆیە دەستگای خێرخوازی بەخشین وەکو دەستگایەکی فرادڕەس وەکو دەستگایەکەوە بەردەوام بەهانەی لێ قەومانەوە دەچێت بەهانەی بێباوکان و هەژارانەوە دەچێت سوپاس بخوا ئەمڕۆژ لە چارۆچکەی تەکێ دڵی ماڵێکی بێباوکی خۆش کرد من ئەمڕۆ بەڕاستی دڵم خۆشە چونکە ئازان ماڵێکی بێباو ڕزگاری بوو لە کرێچی ئێوەش دڵتان خۆش بەوانی کە هاوکاری دەستگای خێرخوازی بەخشینان کردووە خۆی گەورە پاداشیان باتەوە ئێمە لیان مەمنون سوپاسیان دەکەین کەوا بەردەوام بەدەنگ بەخشینەوە دێن چونکە بەخشین دڵنیا بن دەستگایکی ئەمینە و ئەو خەڵکانیشی بەرەوەی دەبن خەڵکێکی ئەمین و دەسپاکن و ئەو پارەی دەینێرن بۆ دەستگای خێرخوازی بەخشین دڵنیا بنەگاتە شوێنی خۆی چونکە ئەو مەسئولاتەکە دەسەر شانی ئێمەش بەو پەڕی ئامانەتەوە هەوڵا دێن ئەو ئامانەتی کە کەوتوتە شەرمان وەکو خۆتان کە پێتان دڵخۆشە جێبەجێ بکەین بۆیە ئێمە هیچمان نیە تەنها دوعای خێرمان بۆتان هەیە خۆی گەورە پاداشی خێری هەموو ئەو خێرخوازانە بازەوە کەەوە هاوکاری ئەم ماڵیان کردووە